پاش ساڵێک لە دەرچواندنی یاسای ژنانی ڕزگاربووی ئێستی هیچ کارێک بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە نەکراوە. پرۆژە یاسای ژنانی ڕزگاربووی ئێستی لە مانگی 12 2020ەوە لەلایەن لیژنەکانی مافی مرۆڤ، یاسایی، ژنان و شەهیدانی زیندانیانی سیاسیەوە پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا. لە 1 ئاداری 2021دا بە ئامادەبوونی 180 ئەندامی ئەنجومەنی نوێنەران یاساکە پەسەند کرا. یاسای ژنانی ڕزگاربووی ئێستی لە 13 مادە پێک هاتووە. هەر ژنێکی عێراقی ئێستی مەسیحی تورکمان و شەبەک دەگرێتەوە کە لەلایەن داعش یاخود هەر گروپێکی تیرۆریستی تاوانەکانی دەستدرێژی سێکسی بە کۆیلەکردن بە زۆرگۆڕینی ئاین، هاوسەرگیری بە زۆر، دووگیانکردن و لەباربردن، توندوتیژی دەرونی و جەستەیی لە 3 ئابی 2014ەوە بەرامبەر ئەنجام درابێت. قەرەبووی مادی لە ڕێپێدانی بڕێک پارەی مانگانە، فراهەمکردنی ژیانێکی شایستە و دابینکردنی خزمەتگوزاری پزیشکی. قەرەبووی معنەویش لە ڕێی دامەزراندنی بەڕێوەبەرایەتیەک بۆ ئەو ژنانەی کە دەستدرێژی کراوەتە سەریان تا بتوانن لەو ناوەندەدا چارەسەری دەرونی و تەندروستی وەربگرن و بگەڕێنەوە ناو کۆمەلگا. هەرچەندە دەرچواندنی ئەم یاسایە لە کاتی خۆیدا بە شێوەیەکی ئەرێنی پێشوازی لەکرام، بەڵام وەک فەریدە شەنگالی ئاماژەی پێدەکات ئەو یاسایە تەنها قسەیە و جێبەجێ نەکراوە. على أساس قانون ناجيات بطبقين هنا قانون دريا خصم برلمانتار عراقي دا بار بس حتى نوها أو قانون دريا خصين أو كرين حتى نوها بيجنا هاتيا فعلي أو نبويا راس بالزمان بيبي قوتين أم قانونك أم قانون ناجيات بطبقين بس حتى نوها أو قانون نطبقانين حتى نوها تشتكي الناجيات مرنكنا أفت تشتكي هناك إجعاليا ودعم وانجي بكر نجعاليا حكومة عراقي وإجعاليا منظمات آلية سازية ويا آلية سازية إنساني ويا بس حتى نها وقودو آلية حكومة عراقي أو قانون هاتنا طبقان وجينا هاتنا قانون عراقي ده وكا بقرار عراقي ده برلمانتار عراقي هم بزمانه فعليوانين هاتنا فعلك إجي شعب خورك مش خبري انتخابات قالك مرشحة قدام إجملات خورك إنما الشعب خورك بس بشتي انتخابات جي أشبه هاتنا هو بشتي انتخابات هتي أو إنساني تشتت جودن ملتي خنا غير يعني ونا الشعب خنا نيرينا أبجي قانون أب قرار ناجيات هاتنجي أو تشتكي إيش خويا يعني بالزمان برلمانتار هذا قالك قال أبان تشتهاتا كرن بس وكدو فعلي ده تشتكي وسان نبوجي وحتى نهجي جي نبويا أجبر حكومة بقنينا حتى أم بيجي حكومة كاربي من قرارات بيجبينا بشكلية أو شكلي جي نقاري فعلي فان قرارات بجيبينا. شەنگال زۆرینەی دانیشتوانەکەی ئێستین لە 3 ئابی 2014ەوە چەتەکانی داعش هێرشیان کردەسەری. لە ئەنجامدا نزیکی 1300 کەس کوژران کە 200 بۆ 500 کەسیان لە چیای شەنگال لە برسی و تونوێتیدا گیانیان لەدەستدا. زیاتر لە 6500 کەسیش بەدیلگیران. نزیکی 3000 ژنی ئێستی هێشتا ڕزگار نەکراون. چەندین تاوانی وەک فرۆشتن و دەستدرێژی سێکسی بەرامبەریان ئەنجام دراوە. بەشێکیان لە دەرئەنجامی ئەو دەستدرێژیانەوە منداڵیان بووە. بازنەکردنی چارەنووسی ئەو منداڵانە لە یاساکەدا بە دیارترین کەم و کورتیەکانی یاساکە دادەنرێت چونکە باوکیان دیار نییە و ئێستا زۆرینەیان تەمەنیان سەر و 6 ساڵە. ناسنامەیان نییە و بەپێی یاساش دایک مافی ئەوەی نییە ناوی خۆی ببەخشێتە منداڵەکەی. سەرباری ئەوەی هیچ ئامادەسازیەک بۆ چوونە ناو کۆمەلگای ئەو منداڵانە نەکراوە. لەم یاسایشدا هیچ چارەسەرێک بۆ ئەو پرسە هەستیارە دانەنراوە. دەرچواندنی ئەم یاسایە ئەگەرچی دەکرێت وەک چارەسەرێک بۆ ژنانی ڕزگاربوو سەیر بکرێت، بەڵام جێبەجێنەکردنی و بوونی کەم و کورتیە دیارەکان دەری دەخات کە وەک بەشێکی دیکەی یاساکانی عێراق تەنها بۆ سەر کاغەزە.